حسنا ژنێکی 33 ساڵی هەوڵاتی هۆڵەندایە بەڕەچەڵک مەغریبیە لە ساڵی 2015 دوای ئەوەی بۆ ماوەی 2 مانگ لەسەر ئینتەرنێت سەیری چالاکیەکانی داعش ئەکات و هەوڵ ئەیاکە تێکەڵیان بێ لە کۆتاییە لە ڕێگەی تورکیاوە خۆی ئەگەیەنێتە سووریا. لە سووریا لەگەڵ ئەندامێکی چەکداری داعشە زەواج ئەکات و لە ڕەقە نیشتەجێ بێت. لەو ماڵەی کە تایە بووە ژنێکی یەزیدیان بە کۆیلە کردووە کە لە دادگا بە ناوی ژنی زێت ناوی ئەهێنرێت. ئەو ژنە یەزیدیە بە زۆر کاری ماڵەوەی پێکراوە، توندوتیژی جەستەیی و سێکسی کراوەتە سەر و حەسنا بەشدار بوو لەو توندوتیژیە، وای لێ کردو کە ئاگای لە مناڵەکەی بێت، چێشتی پێلێناوە، کاری ناوماڵی پێکردووە. لە کۆتاییە کە داعش وردە وردە دەسەڵاتی کەم ئەبێتەوە، حەسنا یەتە عێراقیش لەوێ لەگەڵ لە ماڵێکی ترا دائەنیشێت. ئەو کچێکی یەزیدی تریش لەوێ بە کۆیلە کراوە، هەرچەنە دوایی لە حکومەکەیە ئەو تاوانی بەسەرا نەسەپێنرا، بەڵام باز لەوە کراوە کە کچێکی تریشی بە کۆیلە کردووە. ئیتر دوای ئەوەی کە وردە وردە حکمی داعش کەم ئەبێتەوە، حەسنا لە کەمپی هۆڵدا ئەنیشێت هەتاکو لە کۆتایی ساڵی 2022 لەگەڵ هەنێک داعشی هۆڵندی ترا ئەگەڕێندرێنەوە بۆ هۆڵەندا. دوای ئەوەی کە ئەگەڕێندرێتەوە، حەسنا یەکەم کەیسە کە حکم ئەکرێ و دادگای بەسەرا ئەسەپێنرێ لە هۆڵندا. طبعاً ئەو بۆ 4 تۆمەت بڕیاری گرتنی دراوە. تۆمەتی یەکەم بەشداریکردنە لە گروپی داعشە، تۆمەتی دووەم بە کۆیلەکردنی ژنێکی یەزیدیە، ئەوەی کە لە یەکەم جار باسم کرد. تۆمەتی سێیەم هاوکاریکردنی چەکدارانی داعش بۆ ئەنجامدانی چالاکیەکانیان و هاندانی خەڵک بۆ ئەوەی کە بێنە ناو گروپی داعشەوە. و تۆمەتی چوارەم خستنە مەترسی مناڵە 4 ساڵەکەی بووە کە لەگەڵ خۆیان بردوێتی بۆ سووریا کە ناوچەیەکی جەنگ بووە و سەلامەت نەبووە. ئەم 4 تۆمەتەی بەسەرا سەپێنراوە و بڕیاری دەستگیرکردنی دراوە بۆ ماوەی 10 ساڵ. دوای ئەوەی کە بڕیاری دەستگیرکردنی ئەدرێت بۆ ماوەی 10 ساڵ، حەسنا تانە لەو بڕیارە ئەیات لە 9 هەتاکو 12 ئەم مانگی 2 دانیشتنی دادگا بوو بۆ گوێگرتن لە حەسنا و پێداچوونەوەی کەیسەکەی. لە یەکێک لە دانیشتنەکان ئێمە بەشدار بووین لە یەکەم ڕۆژدا لەگەڵ کۆمەڵێک لە کچ و کوڕی یەزیدی کە زۆربەیان ڕزگاربووی دەستی داعش بوون. حەسنا لە ڕۆژی یەکەم لە سەعات 10 بەیانیەوە هەتاکو 5:30 ئێوارە پرسیاری زۆری لێکرا لەلایەن دادگاوە و گوێی لێگیرە بزانن کە بەڕای ئەو بۆچی یعنی پێویستە ئەو حکومە کەم بکرێتەوە. لە ڕۆژی یەکەمە هەنێک مەجال درا بە حەسنا کە باز لە کەیسەکەی خۆی بکات، ئایا ئەم چۆن بەش بووە، ئەوەی کە قورس بوو هەم بۆ ئێمە هەم بۆ یەزیدیەکان کە لەوێ ئامادە بووین. گوێگرتن لەو هەموو ناڕاستیە بوو کە حەسنا باسیە کرد، یان لە جوابی پرسیارەکانە بەکاری ئەهێنا. بۆ نمونە کاتێک دادگا پرسیاری ئەوەی لێ کرد چی وای لێ کردی بڕۆی بۆ ناو داعش، حەسنا باسی لەوە ئەکرد کە ئەو بۆ ژیانێکی باشتر لە هۆڵەندا ڕۆشتو بۆ سووریا، بۆ ژیانێکی باشتر بۆی و بۆ مناڵە 4 ساڵەکەی، کە بەتایبەت بۆ یەزیدیەکان گوێگرتن لەم ناڕاستیانە بە درێژایی ڕۆژەکە زۆر قورس بوو. بەڵام ئەوەش بەشێکە ئاڵۆزیەکانی سیستەمی دیموکراسی کە زۆر کات هەتاکو بەڵگەت نەبێ ناتوانی کە کەسەکە بە ناڕاست دەربخەیت. بەڵام
دوای ئەوەی جێی سەرنج بوو ئەو کە دادوەرەکان دوان لە دادوەرەکان هاتنە سەرەوە بۆ لای ئامادەبووان بە تایبەت لەگەڵ یەزیدیەکانە قسەیان کرد ئەوانیان وەرگرت لەسەر دانیشتنەکە. یەزیدیەکان سوپاسی دادگای ئەمستردامیان کرد سوپاسی هۆڵندایان کرد کە یەکەم جار هەنگاوێکی وا ئەنێ و بڕیار ئەدرێت بە حکومدانی ژنێکی داعشی هۆڵندی. دڵیان خۆش بوو بەو هەنگاوە و هەنگاوێکی گرنگ بوو، بەڵام لە هەمان کاتا ناومێدی خۆشیان دەربڕی بۆ ئەوەی کە 10 ساڵ بە هیچ جۆرێک تەعویزی ئەوە ناکاتەوە کە کۆمەڵگەی یەزیدیان ئەو دوو کچە یەزیدیە پیاە تێپەڕێون و دادوەرەکان خۆشیان لەگەڵ ئەم قسانەیە بوون و خۆشیان باسییان لەوە کرد کە حتى لەکردنی حەسنایە نابایی هەیە لەوەی کە زۆر هەر جارە بە شێوەیەک جوابێتەوە کە ناڕاستی ینی ئەو دەرەخ بەڵام وتی کە ئەوان وەکو دادوەر سەرنجی خۆیان لەناو راپۆرتەکانە داعەنێ، بەس لە هەمان کاتا پێویستیان بە ئەبێت بۆ ئەوەی کە هەر ناڕاستیەک بسەلمێنرێت. بۆیە ئێمە و یەزیدیەکانیش چاوەڕێین کە لە 25/3 بڕیاری دادگا بدرێت و بزانین بڕیارەکە چی ئەبێت. هەم بۆ دەربڕێنی ناومێدیش کۆمەڵگەی یەزیدی لە ئەمستردام لە بەردەم دادگاکە کۆبوونەوە بۆ ئەوەی کە ناڕزای خۆیان دەربڕن بەرامبەر ئەو حکومەکەمەی کە دراوە بۆ ئەو تاوانە قێزەونانەی کە حەسنا ئەنجامیاوە و هەم بۆ ئەوەی کە پەیامی خۆیان بگەێنن کە حکمی حەسنا کەم نەکرێتەوە لەو 10 ساڵ. حەسنا بێجگەی کە لە هۆڵەندا بوو پێش ئەوەی بڕواتە ناو ڕێزەکانی داعش لە سووریا و عێراق 3 مناڵی تری لە چەکدارانی داعش ئەبێت. ئێستا هەر 4 مناڵەکەی لە هۆڵەندان لەلایەنی سێمەوە بەخێو ئەکرێن، بەڵام حەسنا شانسی ئەوەی هەیە کە هەفتەی جارێک مناڵەکانی ببێنێ و لەگەڵ ئەوەشە حەسنا چانسی ئەوەی دراوەتێ کە دەست بکات چانسی ئەوەی دراوەتێ کە معالجی نەفسیان چارەسەرکاری دەرونی